سڵاو قوتابی خۆشەویستەکان، ئێوە چۆنن؟ دووبارە گەڕامەوەلاتان بۆ وانەیەکی دیکەی زانستی پۆلی 6 بەڵێ قوتابی خۆشەویستەکان لەوانەی ڕابردوو گەیشتینە بابەتی هەڵکشان و داکشان لا 168 هەڵکشان و داکشانی کە لەو سیفەتانەی کە تووشی دەریا و زەریایەکان دەبێتن و هۆکارەکەشی دوو هێزی کێشکردنە. ئەویشیان یەکەمیان هێزی کێشکردنی خۆر لەگەڵ هێزی کێشکردنی مانگ کە کاتەکەنە سەر ئاوی ڕووی زەوی. وەرەکانە بزانین کامیان کاریگەری زیاترە، ئایا مانگ کاریگەدەترەوە لەسەر هەڵکشان و داکشان یاخود خۆر؟ لەبەر ئەوەی هۆکارێکمان هەیە، لەبەر ئەوەی مانگ نزیکترە لە زەویەوە وەک لە خۆر، بۆیە مانگ کاریگەری زیاترە بۆ جوڵەی هەڵکشان و داکشان وەک لە خۆردا. و جوڵەی مانگیش بەسراوەتە بە دوو هۆکاری سەرەکی. یەکەمیان بەسراوە بە جوڵەی، دووەمیشیان سوڕانەوەی زەوی بە دەوری خۆیدا. کاتە کاریگەری هێزی کێشکردنی مانگ بەسەر جوڵەی ئاوەکاندا کە هەڵکشان داکشان دەکاتن دوو مەرج سەرەکی هەیە. یەکەمیان جوڵەکەی، دووەمیشیان سوڕانەوەی زەوی بە دەوری خۆیدا. ئەگەر بتوی پێناسەیەکی کورتی هەرێکە لە هەڵکشان و داکشان بکەین، دەتوانین بڵێن هەڵکشان بریتێ لە بەرزبوونەوەی هەڵکشان، واتە بەرزبوونەوە، هەڵکشان واتە بەرزبوونەوەی ئاو لە هەر ڕوویەکی زەوی. بەڵام داکشان وەحنی وەک نزمبوونەوە یان هاتنە خوارەوەی، نزمبوونەوەی ئاو لە هەڕوویەکی زەوی دەوترێت داکشان. بەڵام قوتابی خۆشەویستەکان هەر 24 کاتژمێر جارێک جوڵەیەکی هەڵکشان و داکشان بەنەوەرە ڕێکوپێکی دەتوانێت پێشبینی بکرێت و وازانەکان بۆمان لێک دەدەنەوە، هەروەکو لەو خشتەیەدا دیارە هەڵکشان و داکشان لە بەندەرەکانی ئۆم قەسر لە بەسڕە لە 1/3/2007ەوە ئەوەکو تێبینی کە لێوکانە چۆن ئەو ئیشانەیان کردو، چۆن ئەو داتانەیان ئامادە کردووە. هەر 24 کاتژمێر جارێک جوڵەی هەڵکشان و داکشانەکان بە ڕێکوپێکی بەوردی وەردەگرن. و هەروەها وەکو لە وێنەدا تێبین دەکەن کە سێ پێکاتی جیاوازمان هەیە، لەوانە خۆر، مانگ، زەوی. کاتێک کە خۆر و مانگ دەکەونە سەر یەک هێلی ڕاست، ئەوە هەر تا لە ڕۆژدارێک هەڵکشانێکی بەرز دەداتن، هەروەکو لە وێنەی یەکەم بەدیار دەکەوێتن. بەڵام کاتێک کە مانگ و زەوی و خۆر گۆشەیەکی وەستا و پێک دێنن، ئەوە هەڵکشانێکی بێهێز یان لاواز دروست دەبێتن. کاتە ئەگەر مانگ و خۆر، مانگ لەگەڵ خۆر بکەوێتە یەک هێلی ڕاست، چاردە ڕۆژجارێک ئەو شتە ڕوو دەداتن کە دەبێتە هۆی هەڵکشانێکی بەهێز لەسەر ڕووی زەوی، جوڵەی هەڵکشان و داکشانێکی بەهێز دەداتن. بەڵام کاتێک کە مانگ و زەوی و خۆر گۆشەیەکی وەستاوە پێک دێنن، ئەوە دەبێتە هۆی هەڵکشانێکی لاوازیان بەهێز. بەڵێ هەروەکو دەبینێکانە پرسیارمان هەیە زۆر گرینگە، چی دەبێتە هۆی هەڵکشان و داکشان؟ باسمان کرد لەسەرەوە هێزی کێشکردنی خۆر و مانگ دەبێت کە کار دەکەنە سەر ئاوی ڕووی زەوی. بەڵێ قوتابی ڕاوەدێکی دیکەمان هەیە و بەرهێنانی داهاتەکانی زەریا، واتە سوودی زەریا چییە؟ ئایا زەریا هیچ سوودێکی بۆ کۆمەڵگا و بۆ مرۆڤ و بۆ زیندەوەرەکان بۆ ڕووەک هەیە؟ لێکانە چەند خاڵێک دیاری دەکەین. بێگومان زەریاکان بڕێکی زۆر لە داهاتی سروشتیان تێدایە و ژینگەیەکی زۆر لە باریشەم بۆ زۆربەی زۆر لە ڕووەک و گیانەوەران. بزانین ئەو داهاتانە چین کە لە ناو زەریادا هەمانە. یەکەمیان جۆرەها کانزای تێدایە، لەوانەشە نیشتنی نەوت و گازی سروشتی نقمبوو لەژێر بنکەدا هەبێتن. دووەمیان جۆرەکانی ماسی و تێکەڵدارەکان بە گرنگترین داهاتەکانی زەریاکاندا دەبێت چەندین زۆری ماسی و ڕووەکی تایبەت و توێکەڵدارەکان کە یەکێکن لە پێکاتەکان دیکەی گیانەوەران کە لە ژێر دەریا و زەریاکاندا دەهێنرێن. تابیان هەروەکو باسمان کرد کۆمەڵێک سوودی هەیە کە سێم دانیان دوای بازرگانی کردن بە سامانی ماسی کە چەندین کەس لە ڕێگایەوە بژێوی ژیانی خێزانەکانیان دابین دەکەن و هەروەها دەرکەوتنی مرواری، دەنکە مرواری دەستکرد کە ئەم کارە زۆر بە سوودا لۆ زۆر مرۆڤ. و خاڵێکی دیکە ڕووەکە دەریایەکان وەسە چاوێکی دەریای زەریایەکان دەدەنرێتن و ئەو کەسانی کە ئەو ڕۆکانە دەخۆن بەکاری دێنن دانیشتوانی کەنارەکان بە تایبەتی. و خاڵێکی دیکە لە پێشدازی بەکاردێنێت وەکو بەرهەمهێنانی دەرمانی هەوەری ددان، ئەو پێکاتەیە کە بۆ دانیشتن بەکاری دێنین، ئەو ئامادەکراوەکانی پێست و نەرمکەرەوە پەینی کیمیایی، واتە دژەخۆر و میکیاج و کۆمەڵێک هۆکاری دیکە کە خانمان بەکاری دێنن، ئەوە یەکێک لە هۆکارەکان ئەو داهاتانەیە کە لە ژێر زەریادا هەیە. و هەروەها پەینی کیمیاییش، واتە ئەو پێکاتانی کە مادەی کیمیاییە، یەکێک لە پێکاتەکانی داهاتەکانی زەریایە. و هەروەها سوودێکی دیکەشی بۆ دەرهێنانی شوێنە زانیەکان وەکو لم و چۆ و سەدەفکە بە ئاسانی لە کەناراوەکان دەست دەکەون و هەروەها ئەم لم و چەوانە بەکاردێنرێتن لە تەلارسازی و قێتاوکردنی ڕێگا و بانەکان.
بەڵێ قوتابیان هەرۆکو باسمان کرد گوتمان لم و چۆ و سەدەف کە ئەوانە یەک بلۆ پێکاتانی لە کەنارەکانی زەریاکان دەردەهێنرێتن کە بۆ بەکارهێنانی تەلارسازی و بینا و قێتاوکردنی ڕێگاوبانەکان بەکاردێنێتن و هەروەها چەندین پێکاتی دیکەمان هەیە کانزە وەکو ئاسن مس مەنگەنیز و نیکل و کۆباڵت بەکار دەهێنرێتن کاتە کۆمەڵێک داهاتمان هەیە کە لەژێر دەریا و زەریاکاندا هەیە بەڵام ئاسانی دەرهێنانیان بەڵکو پێویستی بە بۆ نمونە چەندین ئامێر و چەندین کۆمپانیای بەرز هەیە تاوەکو بتوانێت ئەو ئامێرانەمان بۆ دابین بکاتن تاوەکو بتوانین ئەو پێکاتیان لەژێر دەریادا یاخۆ زەریادا دەربێنین و هەروەها سوودێکی دیکەی دەریا و زەریاکان چییە؟ خوێی تواوەی ناو ئاوی دەریا و زەریاکان بە داهاتێکی توتبەخشە دەدرێتن کە لە کوردستانی خۆشماندا بەکاری دێنین ئەویش هەر لە کۆنەوە لە کردداری هەڵمەهەڵمکردن یاخۆ سازگارکردنی ئاو وا دەکەن ڕێژێکی زۆری خوێ و داهاتی کانزایی لە ژێر دەریاکاندا دەربێت بەڵێ قوتابیان گرنگترین هۆکاریش یاخود گرنگترین پێکاتە خودی ئاوەکەیە واتە ئاوی دەریا و زەریاکان خۆی خودی گرنگترین پێکاتەیە چونکە خۆمان دەزانین مرۆڤ بەبێ ئاو ناژێتن زیندەوەران بەبێ ئاو ناژن ڕۆ بەبێ ئاو ناژێتن بۆی دەتوانین ئاوی سازگار و بەرهێن بێنین لە ئاوی دەریا و زەریاکان و لە ڕێگەی کردارێکەوە پێی دەگوترێت سازگارکردنی ئاو واتە جیاکردنەوەی خوێیەکە لە ئاوەکە ئەگەر پێناسێکی کوردی سازگارکردن بکەیت زیاترین چییە؟ کردای لابردنی خوێیە لە ئاوی دەریاکان تاوەکو ئاوێکی سازگاری پاکمان بۆ بەرهەم بێ و بتوانین بۆ خواردنەوە بەکاربێن یاخود بۆ هەر هۆکارێکی دیکە کە ڕۆژانە پێویستمانە وای قوتابیان هەروەکو ئەوەیەندە دەبینن ئەوە کارگەی سازگارکردنی ئاوی دەریایە کە یەکێکە لەو نمونانێکە لە جیهاندا هەیە کە بەکاردێتن بۆ جاکردنەوەی خوێ لە ئاوەکە و بەرهەمێنانی ئاوی پاک لە زەریادا پرسیارمان هەیە ئەو داهاتانە چین کە مرۆڤ لە زەریاکان و دەستی دەکەوێت کۆمەڵێک هۆکارمان باس کرد کۆمەڵێک سوودمان باس کرد ئەگەر بە کورتی باسی بکەینەوە زیاتر باز دەکەین وەکو مرۆڤ ئاگدار بن ئەوەی ئێمە باسمان کرد وەکو ڕووەک وەکو گیانەوە وەکو مرۆڤ بەڵام لەو پرسیارە کە باز دەکاتن تەنها بۆ مرۆڤ سوودی چییە؟ یەکەمیان ناوتی بە دەردێنین گازی سروشی دەردێنین چەولم دەردێنین ماسی توێکڵدارەکان مرواری قەوزەکان و خوێی تواوە هەموو ئەوانە لە خزمەتی مرۆڤدا دەبێتن تاوەکو بتوانێت ژیانێکی ئاسوودا دروست بکات و بباتە سەر بەڵێ قوتابی خۆشەویستەکان ئەمەوانەی ئەوڕۆمان بوو هیوای خۆشبەختی و سەلامەتیتان بۆ دەخوازم ئینشاءالله لە کاتێکی دیکە بێک دەگەینەوە کاتێکی خۆش